وزيارتنا إلى بغداد تأتي للتعبير عن تأييدنا الكامل ودعمنا القوي لسيادته. دوای 3 ساڵ جارێکی تر بارزانی سەردانی بەغدای کردەوە و شەڕی داعش و کۆنتڕۆڵکردنەوەی موسڵ و کێشەکانی نێوان هەولێر و بەغدایان تاوتوێ کرد. بارزانی و حەیدەرعەبادی سەرۆکوەزیرانی عێراق کە پێشتر 3 جار لە هەولێر لە میونخ و لە پاریس چاویان بە یەک کەوتووە، بەڵام ئەم جارە لە بەغدا دیداریان دەبێت و کۆ دەبنەوە. عەبادی و بارزانی دوای کۆبوونەوەیان باسی ئامانجی سەردانی شاندەکەی هەرێمیان کرد کە بۆ باسکردنی شەڕی داعش و شەڕی تیرۆر بووە. هەروەها بارزانی جگەلەوە باسی ئەوەی کرد کە بۆ پشتیوانی لە عەبادی سەردانی بەغدایان کردووە. ئەوە لە کاتێکدایە پێش سەردانی شاندی هەرێم بۆ بەغدا نووسینگەی کۆسرە ڕەسوڵ جێگری یەکەمی سکرتێری گشتی یەکێتی ڕایگەیاند ئەولەوێتی سەردانەکەیان باسکردن دەبێت لە مافی چارەی خۆنووسینی خەڵکی کوردستان. بەڵام بارزانی و عەبادی لە کۆنفرانسە ڕۆژنامەنووسیەکەدا بە هیچ شێوەیەک باسی سربەخۆی هەرێم و دەوڵەتی کوردیان نەکرد. ئەوکات عەبادی لە کۆنفرانسە ڕۆژنامەنووسیەکەیدا ڕایگەیاند باسییان لە ئاساییکردنەوەی پەیوەندەکانی نێوانیان و چارەسەرکردنی کێشەی بودجەی هەرێم کردووە. ئێمە ئەوە دەبینین کە بەرپرسیارەتیەک دەکەوێتە سەرشانی هەموومان کە ژیانێکی باش دابینکەین بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان و فەرمانبەرانی هەر پارێزگایەکی عێراق و ئێمە بە یەکسانی سەیری هەموو عێراقیەکان دەکەین بە بێ جیاوازی. وأتمنى أن نتعاون جميعا من أجل رفاه جميع العراقيين في كل المحافظات كما يقولون من دهوك إلى الفاو إن شاء الله. هەروەها عەبادی وتیشی دەبێت هیچ جیاوازیەک لە نێوان خەڵکی عێراق لە دهۆکەوە تا بەسرە نەکرێت و کێشەکانی خەڵک چارەسەر بکرێن. هاوکات بارزانی لە کۆنفرانسە ڕۆژنامەنووسی هاوبەشەکەی لەگەڵ عەبادی ڕایگەیاند سەردانەکەیان بۆ پشتگیریکردن لە عەبادی و دەبێت چارەسەری کێشەکانی نێوان هەولێر و بەغدا بە گفتوگۆ و لێک تێگەیشتن بێت. ئاماژی بۆش کرد لەگەڵ عەبادی ڕێکەوتون بۆ چارەسەرکردنی کێشەکانی نەوت و غاز و بودجە کە لەو بارەیەوە گفتوگۆیان بەردەوام دەبێت. سەردانی ئێمەش بۆ بەغدا بۆ ئەوەیە کە گوزارشکەین لە هەماهەنگی و پشتگیری ئێمە بۆ جەنابی ئێمە وا سەیری هەموو کێشەکان دەکەین، هەموو پرسەکان دەبێت قسەی لەسەر بکرێت، لێک تێگەیشتنی لەسەر هەبێت لە نێوان بەغدا و هەرێمی کوردستان. هەرێمی کوردستان وا سەیری ئەم بابەتانە دەکات کە بەغدا قوڵایی استراتیژی هەیە. شاندەکەی هەرێم بۆ بەغدا بە سەرۆکایەتی بارزانی پێکاتەبوون لە نوێنەرانی پارتی و یەکێتی و یەکگرت و سۆسیالیست دوایین سەردانی بارزانی بۆ بەغدا لە مانگی تەمووزی ساڵی 2013 بوو کە لەگەڵ نووری مالکی سەرۆکوەزیرانی ئەو کاتی عێراقدا کۆبوو. نرغب بشكل جاد في تذليل كل العقبات.